دانوستانەکانی ئێران و ئەمریکا چەقی بەستووە، بەڵام باری قەیرانەکە لەسەر شانی خەڵکە. دانوستانەکانی نێوان کۆماری ئیسلامی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لە هەفتەکانی ڕابردوودا شەپۆلێک لە گەشتبینی لەگەڵ خۆیدا هێنابوو، ئێستا کەوتوەتە دۆخێکی نادیارەوە. لەو ڕێککەوتنەی کە دەوترا ئەگەری هەیە هەر ئەم هەفتەیە کۆتایی بێت و واژۆ بکرێت، هێشتا چاوەڕوانیەکەی بەدی نەهاتووە. هێشتا ناتوانرێت باز لە بنبەستی تەواو بکرێت، بەڵام بە هەمان شێوە ڕوونە کە گەشتبینیە سەرەتاییەکانیش کەمتر بووەتەوە. لەم نێوەندەدا ئەوەی کە لە هەموو شتێک گرنگترە بریتیە لە کاریگەری ڕاستەوخۆی ئەم دۆخە لەسەر ژیانی کرێکاران، زەحمەتکێشان و چین و توێژە بێبەشەکانی کۆمەڵگەی ئێران. بۆ ئەم زۆرینەیە کە لەژێر گوشاردان هەر ڕۆژێک وە دواکەوتنی یەکلایی بوونەوەی چارەنووسی ئاشتی یان شەڕ، هەر ڕۆژێک نادیاربوونی چارەنووسی گەمارۆکان و هەر ڕۆژێک درێژەکێشانی گفتوگۆکانی سەرەوە بە واتای بچووکبوونەوەی سفرەکان، نائەمنتربوونی ژیان و قورستربوونی باری بژێوی ژیانە. بۆ کۆماری ئیسلامی بەر لە هەر شتێک گەیشتن بەڕێکەوتن پێویستیەکی ئابووری بە پەلە و سەرەکیە. ڕژیمیکی کە ساڵانێکە لەژێر گوشاری گەمارۆکان، قەیرانی درێژخایەنی دارایی، کورتهێنانی بودجە، دابەزینی بەهای دراوی نیشتمانی و کەمبوونەوەی بەرهەمهێناندا بە تەواوی لاواز بووە، ئێستا پتر لە هەر کاتێکی تر پێویستی بە دەستڕاگەیشتن بە سەرچاوە داراییەکانە. ملیاردها دۆلار لە داراییەکانی ئێران کە لە هەژمارە بانکیە دەرەکیەکاندا دەستیان بەسەردا گیراوە و دەستڕاگەیشتن بەم سەرچاوانە بۆ حکوومەت مەسلەی مان و نەمانی ئابووری و سیاسیە. بەڵام لە گۆشەنیگای بەرژەوەندیەکانی خەڵکەوە پرسیاری سەرەکی ئەوە نییە کە ئایا حکوومەت پێویستی بە ڕێکەوتن هەیە یاخودنا، بەڵکو پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئەگەر ڕێکەوتنێک کرا و بەشێک لە پارە بلۆکەکراوەکان ئازادکران، ئەم سەرچاوانە دەکەونە خزمەت چ کەسانێکەوە. ئەزمموی خەڵکی ئێران لەم بوارەدا ڕوونە. تەنیا هەر ئەوەندە بەسەکە سەیرێکی خۆناغی دوای بەرجامی 2015 بکەین. لەو کاتەشدا بەشێک لە سەرچاوەداراییەکان ئازاد کران و کەشەکە بۆ هەناسەدانی ئابووری حکوومەت کەمێک کرایەوە، بەڵام دەرەنجامەکەی بۆ زۆربەی هەرە زۆری خەڵک نە بریتی بوو لە باشبوونی بەردەوامی بژێوی، نە کەمبوونەوەی نایەکسانی و نە بەرزبوونەوەی ئاستی خزمەتگوزاریە گشتیەکان. کەلێنی چینایەتی نەک هەر کەمتر نەبووەوە، بەڵکو قوڵتریش بووەوە. لە بەرامبەردا چەندین شاری موشەکی لە ناخی چێوەکاندا دروست کران، سایتەکانی پیتاندنی ئۆرانیۆم پەریان سند و دەستگا ئەمنیەکان و سەرکوتکاریەکان فرەچەشنتر و ئاڵۆزتر بوون و پارەیەکی زیاتر بۆ هێزە نیابەتیەکان ڕەوانەکرا. پشکی خەڵکی کرێکار و ستەمدی توش وەک هەمیشە بریتی بوو لە هەڵاوسان، هەغدەستی کەمتر و بێکاری و ناسەقامگیری پیشەیی. ئەم جارەیان دۆخەکە جیاوازە. ئەم ڕاستیە خودی حکوومەت لە هەر کەسێکی تر باشتر دەزانێت. کۆمەڵگەی ئێران لەسەر دەریایەک لە ناڕزایەتی کەڵەکە بوو ڕاوەستاوە. لە 1970ەوە بگرێت تا 96، لە 98ەوە تا 1401 و ڕاپەڕینی ژنژیان ئازادی تا ڕاپەڕینی بەفرامباری ڕابردوو کە خەڵتانی خوێنکرا، چەندین شەپۆلی بەرین و بەهێزی ناڕزایەتی جۆراوجۆر لە ئێران سەریان هەڵداوە. هەر یەک لەم شەپۆلە ناڕزایەتیانە سەرکوت کران، بەڵام زەمینە مادی و کۆمەڵایەتیەکەیان هێشتا زیندووە. ئەوەی ماوەتەوە کۆمەڵگەیەکە کە تووڕەیی، یاداوەری و گەلێک ئەزمموی لە ناخی خۆیدا کەڵەکە کردووە. لە سەردەمی شەڕ و لە دۆخی ئاگربەستی کاتی ئێستادا بە زۆر هۆکاری ڕوون و شیاوی تێگەیشتن ناڕزایەتیەکان لەسەر ئاستی بەربڵاوی شەقامەکاندا بۆ ماوەیەک کەم بوونەتەوە، بەڵام ئەمە بە واتای کۆتایی هاتن بە ناڕزایەتیەکان نییە. بە پێچەوانەوە کۆمەلگای ئێران لەم بابەتەوە لە بەرمیلێک باڕوود دەچێت کە حکوومەت لە ئەگەری تەقینەوەی بەباشی ئاگادارە. بەم هۆیەوە کۆماری ئیسلامی پێویستی بە سەرچاوەی دارایی بەپەلە هەیە بۆ ئەوەی بتوانێت بە پێدانی هەغدەستە دواکەوتووەکان، کۆنتڕۆڵکردنی ڕێژەیی گرانی، دابینکردنی دانیکەمی پێداویستیە سەرچیەکان و کۆنتڕۆڵکردنی کاتی بازار تەقینەوەی ناڕزایەتیەکان دوا بخات. لە لایشی ترەوە دەوڵەتی ئەمریکا و خودی ترامپیش پێویستیان بە دەستکەوتێکی بەرچاو هەیە. ئەو بۆ نیشاندانی سەرکەوتن بەڕای گشتی ناوخۆی وڵاتەکەی
نێرانی ناو حیزبی کۆماری و هەروەها گوشارە جددیەکانی ئیسرائیل پێویستی بە سەرکەوتنێکی شیاوی نیشاندان هەیە. لەم نێوەندەدا مەسەلەی گەروی هورمز و ئەگەری کرانەوەی بۆ تێپەڕبوونی ئارامتری نەوت و بازرگانی بووەتە یەکێک لە تەوەرە سەرنجەکانی ئەم نمایشە. بەڵام کۆماری ئیسلامیش بە ئاسانی ئامادە نییە دەستبەرداری دوایین کارتی گوشاری خۆی بێت. بەم هۆیەوە سیاسەتێکی دووفاقی و وشیارانەی گرتوۆتە بەر، واتە نە ئەوەندە ئیمتیاز دەدات کە دەست بەتاڵ بمێنێتەوە و نە ئەوەندەش گرژی دەخۆڵقێنێت کە تەواوی پرۆسەکە لە بەریەک هەڵبوەشێتەوە. ئەمە هەمان سیاسەتی کرانەوەی بە شوێنەی و هەنگاو بە هەنگاوە. پێدانی ئیمتیازی سنووردار کڕینی کات و هەوڵدان بۆ پاراستنی لانیکەمی ئامرازەکانی گفتوگۆ و سات و سەودا. بەڵام لەگەڵەوەشدا کۆتایی هاتنی فەرمی و بەکردەوەی ئەم شەڕە وێرانکەرە ئەگەر بەڕاستی ڕوو بدات دەتوانێت ببێتە دەرفەتێک بۆ کۆمەڵگای ئێران. ئەلبەت نەک لەبەر ئەوەی کە گۆیا ڕێککەوتنەکە خۆی لە خۆیدا خۆشگوزەرانی و ئازادی بە دیاری دێنێت، بەڵکو لەو ڕووەوەکە کەمبوونەوەی گوشاری شەڕ و هێوربوونەوەی کەشی نائاسایی دەتوانێت دەرفەتی هەناسەدانی کۆمەڵایەتی زیاتر بکات و ئیمکانی ئەوە بە خەڵک بدات کە ویست و داواکاریە کەڵەکە بووەکانی خۆیان بە هێزێکی زیاترەوە بخەنە ڕوو. هەر کرانەوەیەک لە کەشی گشتیدا تەنانەت ئەگەر سنووردار و کاتیش بێت دەتوانێت ببێتە مەیدانێکی نوێ بۆ گوشاری کۆمەڵایەتی لە خوارەوە. لێرەدایە کە ئەزمموی بزوتنەوە کۆمەڵایەتەکانی ئێران گرنگی پەیدا دەکات. کۆمەڵگەی ئێران لەم ساڵانەدا تەنیا سەرکوتی ئەزمون نەکردووە، بەڵکو لێهاتووتر و بە ئەزمونتریش بووە. لە مانگرتنە کرێکاریەکانەوە بگرە تا ناڕزایەتیە سەرانسەریەکان، لە بزوتنەوەی ژن ئازادیەوە تا خەبات و ناڕزایەتیە ڕێکخراوەکانی موعەلیمان، پەرستاران، خاننشینان و موچەخۆرانی تر، هەر کام لەو شەپۆلی ناڕزایەتیانە نەوەیەکی وشیارتر، خاراوتر و بە ئەزمونتری لە دوای خۆی جێهێشتووە. ئەم ئەزمونانە لە ناو نەچوون، بەڵکو لە یادەوەری بە کۆمەڵی کۆمەلگەدا تۆمار کراون و ئەمڕۆ وەک سەرمایەیەکی سیاسی و کۆمەڵایەتی بوونیان هەیە. خەڵکی ئێران ئەمڕۆ باشتر لە ڕابردوو دەزانن کە حکوومەت چۆن سەرکوت دەکات، چۆن کات دەکڕێت، چۆن بەڵێن دەدات و چۆن هەوڵ دەدات ناڕزایەتیەکان دابمرچێنێتەوە. لە بەرامبەریشدا باشتر لە ڕابردوو دەزانن کە بۆ بەرەو پێشبردننی ویست و داواکاریەکانی خۆیان پێویستیان بە چ جۆرە هاوپشتی، ڕێکخراوبوون، خۆڕاگری و داهێنانێک هەیە. ئەگەر خەڵک، کرێکاران، موعەلیمان، پەرستاران، خاننشینان و هەموو چین و توێژە بێبەشەکان بتوانن لەسەر بنەمای ئەزمونە کەڵەکە بووەکانیان بە شێوازێکی ڕێکخراوتر و شیارانەتر لەسەر ویست و داواکاریەکانی خۆیان پێداگری بکەن، هەر کەلێنێک لەسەرەوەی دەسەڵاتدا دەتوانێت ببێتە دەرفەتێک بۆ گوشار لە خوارەوە. لە کۆتاییدا مەسەلەی سەرەکی ئەوەیە کە کۆماری ئیسلامی لە پێناو ڕزگارکردنی خۆیدا دانوستان دەکات، نەک بە مەبەستی ڕزگارکردنی خەڵک. بەڵام خەڵکی چیتر ئەو کۆمەڵگە بێ ئەزمون و بێدەنگەی ڕابردوو نین. هەر ئەم وشیاریە مێژوویە، هەر ئەم یاداوەریەی خەبات و ئەم ناسینە قوڵترەی پێچ و خەم و هەورازن و شێوەکانی ناڕزایەتی دەتوانێت لە داهاتوودا ببێتە هێزێکی کە حکوومەت ناچار بە پاشەکشە بکات. هەر کرانەوەیەک لە کەشی سیاسیدا و هەر وەستانێکی ئامێری شەڕ دەبێت لەلایەن کۆمەڵگەوە ببێت بە دەرفەتێک بۆ خستنەڕووی بەهێزتری ویست و داواکاریەکانی نان، کار، ئازادی.